ئەم ئیسلامی ئێمە کە پێمان دەڵێت دەست لە دنیا بەرمەدا با دنیایەکی جوانت هەبێ ئاگاداری یەکشت بە ئاگادار بە دەجال مەبە. دەجال زۆر جا مامۆستانی خۆشەویستی ئێمە مامۆستانی پایەبەرز خوا جزایەداتەوە لە وتارەکانی جومعەدا لە وتار و مۆعیزەی سەر تەلەڤیزۆنەکانە دەبیستین هەیانە بە سەعات بە 2 سەعات باسی دەجالی گەورە دەکا کە هەموو تەحیاتێک پەنا دەگرین بە خوای پەروەردگار ومن شەڕ فتنة المەسیح الدەجال لە شەڕی فیتنەی دەجال کە لە کۆتا زەمانە دێ و خەڵکی دەخەڵەتێنێ و چاواشەکارە و بەهەشت و دۆزەق لە خەڵک دەشێوێنێ و خەڵکی بێ ئیمان دەکا خەڵکی چاواشە دەکا. بەڵام بەڕێزان دەجال یەکێک لە صیفاتەکانی کە لە حەدیسی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم ئەوەیە یەک چاوی هەیە. یەک چاوی مەبەستەوە نییە مرۆڤ یەک چاو کەسێک چاوێکی بە قەدەرێک لەدەستدا و عیبداری بێ. مەبەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی ئەو سەروەرە بێ دەفەرمێ شەیطان دەجال دەوت دەجالە خەڵەتێنەرە چاواشەکارە یەک چاوی هەیەواتە بەس چاوی دنیا دەبینێ. تۆ دەجال دەبی ئەگەر بەس چاوێت دنیا ببینێ. هەر کەسێک چۆن خوا دوو چاوی داوینێ پێویستە چاوێکیان دنیا ببینێ دنیای هەمال مەکە چاوت منوقێنە لە ئاستیا چاوێکی شت با بەردەوام لەسەر قیامەت بێت کە چارە نووسی هەتا هەتاییتە بە چاوێکت بۆ دووڕێ دنیا بڕوانە و دووە دنیایەکی حەسەنەی جوان پەیداکە بۆی بە جوانی تیا بژی بە پاشی تیا بژی نانی حەڵاڵی تێدا پەیداکەی بە پاکی و پوختی بژی بۆی ئەو سەریشت چاوەکەی تریشت لەسەر بەهەشت بێ. دەجال کەسێک کە تەنها چاوی دنیای دەبینێ جاوە دەکرێت کار بەدەستی خۆپەرستی فێرعەونی بێ تەنها و تەنها بەس تەنها سیاسەتی خۆی دەبینێ بەس کورسیە شڕەکەی خۆی دەبینێ وەکو فێرعەون قیامەتی وێرانە هەر ئەسڵن بیر لە قیامەت ناکاتەوە و ئەزانە بە حیاتی نامرێ و ئەزانە ئەوستەمەی لەو خەڵکەی لەو میلەتەی دەکا حساب و کتابی لەسەر نییە. هەر کار بەدەستێک خۆپەرستی فێرعەونی بێ قیامەتی لەبیر نەبێ ئەوە دەجالە. دەوڵەمەندی تێرنەخۆری حرامخۆری قاڕوونی کە هەر هەڵدەلووشێ هەر دەڵێ بێ ئیتر عالم هەموو بەهۆی خواردنە ئەکسپایرەکانی ئەو کەلوپەلە خراپەکانی ئەو کەلوپەلە کارەباییانەی کە لە سین و وڵاتانەوە بۆ ئێمەی دێنە هەموو ماڵ گڕی گرت هەموو خەڵک سووتا هەموو بوو بە قەرەبرود هەمووی تووشی زەرد و زیان بوو هەموو ئەو ئاژەڵداریەی دەیکا ئەو دەواجن و کێڵگە پەلەوەریانەی کە هەیەی ئەو هەموو خان و پلاستیکەی کەوا خیار و تەماتە و بەرهەمە کشت و کاڵیەکانی تیا بەرهەم دێنێ هەموو پرۆتینی زیادی ئەداتێ و ئەوێت لە پڕێکا پێی ببێ بە کوڕێک و ئەو خەڵکە شەمووی تۆشی سیل و سەرەتان دەبێ بەڕێزان چونکە بیری قیامەتی نییە چونکە حەڵاڵ و حرام نازانێ ئەوە دەجالە. دەوڵەمەندێکی سەرمایەدار بە چاوی خۆت دەبینی دەجالە دەبێ پەنا بگری لە شەڕی ئەوانە خوا وڵاتمان لەوانە بەدوورکە دەبێ حکومەت ئەم دەجالانە دەستگیرکە لێپرسینەوەی توندیان لەگەڵ بکە محاسبەیان بکە. ئەو دکتۆرەی شەهادەکەی دکتۆرایە بۆردە لە نەشتەرگەریدا زۆر باڵایە بەڵام بێڕەحم تەنها چاوی پارە دەبینێ. لە نەخۆشخانەی گشتیدا هیچ گرنگی بە نەخۆشەکانی دادا لە نەخۆشخانەی تایبەتی خۆیدا دەتخەوێنێ و ئامادەیە لە نیوەی عەمەلیاتەکەدا بێتە دەرەوە ئەگە بێت و پارەکەی بە تەواوەتی بۆ نەخەوێ. هیچ کەسێک ناپرسێمە دەوڵەمەندە ئەمە هەژارە مە قەرزی کردووە گرنگ ئەوەیە ئەو ڕۆژە ئەوەندە عەمەلیات بکە ئەوەندە نەشتەرگەری بکە ئەوەندە پارە بەرێ و لە مەسافەی ئەوەندە ساڵەدا ئەنجا تەلاری پزیشکی فڵان کەس وەکو ئەو دەوڵەمەندانەی تر وەک پزیشکانی تر هی ئەو بێ هەمووی تەماحی ئەوەی گرتووە ئەو پزیشکا پوو پسپۆڕیە باڵایەوە بەڕێزان دەجالە. ئەو مامۆستا ئاینەی کەوا قیامەتی خۆی بە قوربانی دنیا دەکا هەڵپەیەتی لەم لا لەولا لەم حیزب لەو حیزب لەم شوێن بۆ ئەو شوێن مەرایی تەمەلوق لەبەر دەوڵەمەندێکە بەس بۆی پارەیەک وەرگێ. ئیتر بیری ئەوەی نییە کە عیزەتی ئەم ئیسلامە نابێ بشکێندرێ. تۆ میلادگیری پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ولله العزة ولرسوله وللمؤمنين عزت بۆ ئەڵڵایە بۆ پێغەمبەرەکەیەتی بۆ ڕەسوولەکەیەتی بۆ ئیماندارانە بۆ شوێنکەوتوانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کەچی ئەم شکۆی خۆی بەداخەوە دەشکێنێ هەروە ئەزانێ قیامەت نییە باسی قیامەت بۆ خەڵک دەکا کەچی خۆی پابەند نییە پێوەی ئەوەش دەجالە با بەرگی ئاینیشی لەبەردابێ ئەبێ زۆر خواپەنای منیش و هاو پیشەکانیشم داودیای خۆمان بین.